دڵشاد نوعمان دوای گەڕانەوەی لە هەندەران چیرۆکی سەرکەوتنەکانی لە بواری هونەری شانۆ و فۆتۆگرافی لە وڵاتی ئەڵمانیا جێڕێتەوە. لەو بارەوە پامێرمان کاروان حەبیب فیچەرێکی بۆ ئامادەکردوین. شیرین بەهارە بەهاری شادە. دڵشاد کوردێکی خورماتوە و نیشتەجێی ئەڵمانیەیە. بۆ جاری دووەم دەگەڕێتەوە نێو خێزانەکەی. دایکی دڵشاد بە شانازیەوە باس لە سەرکەوتنەکانی کوڕەکەی دەکات. بۆ بۆنەی ئەنفال وەنفال کریاین لە سمودیمان سەدام فڕەمانیدا لە 4-5 ساڵی لە سمودیمان لە دوای ئەوسا ئیتر هاتی نەدوزدووە و هاتی نەدوزدووە ئیتر کەم دەرهامەتویمان و کوڕەکەم ئیتر وە بۆنەی عەسکەریوە ڕۆی وا ڕۆی ئیترەوە مەدەدێکە 22 ساڵە ئەوە دوو جابێتە سەرمانێدا و لەخۆ ئەوە زیاوی سەسوەر دڵخۆشین و زۆر مرتاحین و هاتەتە بۆ ناومان و زۆر شانازی پێوەکەین و زۆر سەربەرزە بۆ ئێمە و ئیتر وە بێ باو گەورەیانم کرد بەخوا 6 مناڵین ئەو سازەلامێ نەیەتوانی مناڵە گۆژنێ بکاتە خاوەن من 6 مناڵی مار 6 مناڵین بێغە لە خەسوی و دشەکەمیش لەخواوە زیاوە سەربەرزی کریان مەخاوەن و گەیانیانەمەسە و لەخواوە زیاوە ئیستا بینەوە نامەی یعنی سەبەبی سەربەرزی و شانازی بۆ من لە گشت شوێنێ لە گل لایە باسییانەکەنەوە باشی و سرم پێی بەرزە و دڵم پێی خۆشە و دڵشاد چیرۆکی هەڵبژاردننی ڕێگای هەندەران دەگەڕێتەوە کە ئێستا بووەتە شانۆکارێک و فۆتۆگرافەرێکی ناودار لە وڵاتی ئەڵمانیا. گۆرانێتی کۆمپۆنیست واگنە ناوم دڵشاد نعمان خۆرشیدە من 2001 ڕێگەی ئەوروپام کردە بەر سەبەبی ئەو ڕێگەش ئەوە بوو کە من لێرە من کوڕ ئەنفالم باوکم شۆڕژگەڕێک بووە کە بە ناوبانگ بۆ لە ناوچەکە لە دوای ئەوە زیاتر فۆکۆسە سەر ئێمە بوو ئەویان کرد کە ئەبێ ئەسکەری کەمیتر منیش نەویست بۆ ئەو ڕژێمە ئەسکەری کەمیان چەکەڵگرم کێ ئەتوانێ بۆ کەسێک چەکەڵگریا ئەوە بکە کە باوکی یا کەس و کارەکەی کوشتووە تر من بۆم نەبوو بڕۆمە بەرخوێنن تر چوومە ئەوروپا ئەو ڕێگەی لە 2001ەوە تقریبان سەرەوەی ساڵێکی کێشا تا گەیشتماوێ لە ئەوروپاش لە ئەڵمانیا بە تایبەت لە گەیشتمە ئەڵمانیا 12 ساڵی ڕەبق چاوەڕێی پاسپۆرتم کرد ئیقامەم کرد نەمەتوانی لە 30 کیلۆمەتر زیاتر دەرچم ئیتر هەر لە ئەسنای ئەوە دەستم کرد بە خوێنینەکەی تر 4 ساڵ 2012 تا 16 دیبلۆمەکە وەرگرت لە ئیتر دەستی کاری هونەری دەستی پێ کرد ئیتر یەکسەر دامەزرام وەکو لە شانۆی ڕسمی یەکەم گەورەترین شانۆی بە زمانی ئەڵمانی ڕزیدەنستی ئاتە لە میونخ ئێستا لەگەڵ زۆر هونەرمەندی بەناوبانگی ئەو وڵاتەکان کارم کردووە بە تایبەتیکێک لەوانە بۆ نمونە سایمەن ستۆن دەرێنەرێکی ئوسترالیە بەڵێ هەموو ئەم کارانەش هەموو ئەو ئیشە ئەو ڕێگەیەکی دوور و درێژە تا ئەو هەدەفە ئەگەی زۆر تەسحێم داوە بەڕاستی پێویست ناکە ناتوانیش لە ڕیپۆرتاجێکی ئەوە کورتا باسیکەی سەر ڕای ئەوە من وێنەگرم و فیلمی ڕیپۆرتاجەکەم و نووسەرمی ئەنووسم لە زۆر شوێن کۆڕ کراوە بۆ شعرەکانم لە زۆر ڕۆژنامەدا لەسەر خودی خۆم و کارەکانی خۆم نووسراوە ئەوە کراوە ڕیپۆرتاجە کراوە ئیتر وەختێکی زۆری گەرەک بوو هەدەفەکەم ئەوە بوو من نەهامەتی ئەم میلەتە بگەێنم بۆیە لەم کتابەدا توانیم لەم دوایە بە حکمی وێنە ئێمە ئەرزێکی سوتاو بە ناونیشانی ئەوم کتابە بڵاو بێتەوە ئەمەش ئەوە ئەگەێنێ ئەوەکە یعنی چۆن بڵێم ئەو ئیش و کارە دەرەخا ئەو ئێش و ئازارە دەرەخا کە ئێمە لێرە چێشتومانە بە دڵنیاییەوە هەموو کارەکانم لەسەر ئەوەیە ئێش و ئازاری نەتەوەکەم بگەێنم. هاوڕێیەکی منداڵی دڵشاد دوای پیاسەکردنی گەڕەکەکەیان بە یادکردنەوەی یادگاری منداڵی لەسەر دڵشاد دەڵێت من وەکو هاوڕێیەکی نزیکی کاکە دڵشاد مایە شانازیە بۆ ئێمە وە زۆر دڵخۆشم کە گەیشتووە بەو ئاستە چیرۆکی کاکە دڵشاد چیرۆکی سەرکەوتنیکی گەورەیە بەڕاستی چووکە گەنجێکی ناوچەی داودەی دووس خوورمات و کە خوێندنی تەواو نەکردووە بگات بە وڵاتی ئەڵمانیا فێری زمان و کولتوری ئەو وڵاتە بێت و دیسانەوە پەیوەندی بە دەستگانەوە بکە کە پەیوەستە بە خوێندنی شانۆوە و بتوانێت شادە بەدەست بێنێ و لە بەناوبانگترین شانۆکانی شاری میونخە بتوانێت لەگەڵ بەناوبانگترین ئەکتەری ئەو وڵاتەدا لە شانۆ بەشدار بێت جگە لە کورتە فیلم و بەشداریکردن لە فیلمێکی سینەمایی بەڕاستی ئەمە چیرۆکی سەرکەوتنیکی گەورەیە
و زۆر پێی دڵخۆشین و هیوادارین بتوانێت لە داهاتوودا کاری بەربڵاوتر بکات و بتوانێت لە فیلمی گەورەتا بەشدار بێت. دڵشاد نەعمان کوڕانفالێکی ناوچەی داوێ و دوای شەڵاوی ئەنفال لەگەڵ دایکی و خوشک و براکانی لە خورمات و نیشتەجێ دەبن، بەڵام بێبەش دەکرێن لە چوونە بەرخوێندن بە زوڵم و ستەمی بەعەز وەکنەوەیکی ئەنفال دوجار پێش ڕوخانی بەعەز ڕوو دەکاتە هەندەران. دوای دەیان ساڵ لە ماندووبوون و غوربەت دەبێتە ئەستێرەیەکی گەشی هونەری لە شاری میونیخی ئەڵمانیا و لە ڕێگەی هونەرەوە ئازارەکانی گەلی کورد بە جیهان ئاشنا دەکات. کاروان حەبیب کورد، سات نیوز، خورمات و